دەستگای ڕۆشنبیری نوری حکمە لە قیسەی سادە بۆ چوارەم ساڵ لە سەریەک خولێکی ئاوینەی بەربڵاو و هەمەلایەنی بەڕێوەبرد. تێیدا وانەکانی تەجوید و تەفسیری قورئانی پیرۆز و ژیانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بۆ فێرخوازان وترانەوە. جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ وانەی زمانی ئینگلیزیش کرایە بەشێکی خولەکە. لە کۆتایی خولەکەدا ئاهەنگ بۆ فێرخواز و بەشدەربوان سازکرا. لەو ئاهەنگەدا بڕوانامە بەخشرایە 250 فێرخواز. ڕێکخراانی خولەکە ئەم چالاکیانە بە گرنگ و پێویست دەزانن بۆ وشارکردنەوەی نەوجەوانان و بەسەربردنی وەرزی هاوین بە چالاکی بەسوود و ئاماژدار. لە پشووی هاوینە قوتابخانە تەواوە بێ فراغ و بۆشاییەکە کەوێتە ڕۆژانەی قوتابیەکانەوە. زۆر پێویستەکەوە دایکان و باوکان لە خەمی ئەوەدا بن کە چۆنین ئەو کاتانە کە قوتابیان دەستیان بەتاڵە بە شتێکی بەسوود بۆیان پڕکەنەوە. وانەکانی خولەکە بە درێژایی دوومان لەلایەن مامۆستایانی خۆبەخش بە فێرخوازان وترانەوە. بەشداربوانیش لە هەردوو ڕەگەز هیواخوازن ئەم جۆرە خولانە بەردەوام بێت و فراوانتر بکرێت. خولەکان گرنگارەوە بەشی خۆی پێویستەکات لەم جۆرە خولانە بکرێتەوە بچکە هاوین بێت بە تایبەتی هاوینەکە تەلەبە لە ماڵەوەیە ئیشی نییە خولەکەش چکە بێ بەرامبەرە و لەبێکی زیاترێت و ئامانجیش لەمە هۆشیارکردنەوەمانە هەم لە ڕووی دینەکەش و هەم لە ڕووی زانستی سەردەم گونجاندنە لەگەڵ زانستی سەردەم. دۆسپاسی دەستگای ڕۆشنبیری نوری حکمەکەم، دۆسپاسی مامۆستاکانەکەم توانیان فێری زمانی ئینگلیزی و عەرەبی و ئادابی ئیسلامیمان کەن زۆر دەستخۆشیان لێ. ئەم خولانە زۆر بە گرنگە زانم چونکە ئەمە داهاتووی ئێمە هەتاوەکو بێ گەورەترە کات و من زۆر سوپاسی مامۆستاکانەکەم و من حەزەکەم گەورە بووم وەکو مامۆستاکانم لێ بێت. دەستگای ڕۆشنبیری نوری حکمە لە قیسەی سادڵ ماوەی 5 ساڵە دامەزراوە. لەو ماوەیەدا بەکردنەوەی خول و بەڕێوەبردنی چالاکی جۆراوجۆر کاری لە سەر پێگەیاندنی گەنج و نەوجەوانان بە پەروەردەی دروست و سەردەمیانە کردووە. سوێی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.